ژیانی زۆر خەڵک ڕزگار کرا با ژیانی ئەو هونەرمەندە جوانەی هەولێرش ڕزگار کەین. والله لە خەڵکو و لە حکوومەت و خانێکم لۆ بکەن لەو کرێسیاتی ڕزگارم بکەن ڕان کرێم پێ نادەوی والله ئێستا حالیان ئێستا بخوای 3 مانجش کرێم نەدایە کە وەزعی کاک سەباعی زۆر 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 وێرانە. والله حەز نەدەکرد ئێستاش بەخوای زانا زۆر تەکلیفی لێکردم ینی زۆر یان والله یەک تقریباً 10 ڕۆژ لە دوومە. ئەم شەو کەمپینێک بۆ هونەرمەندی دیاری هەرێمی کوردستان مامۆستا سەباح لە هەولێری پایتەخت دەکرێت. سڵاوتان لێبێت. من کەیفی حەسەن ئەرکی. 2 ڕۆژ پێش ئێستا پایتەخت میدیا لە راپۆرتێکدا ژیان و گوزەرانی هونەرمەند مامۆستا سەباح بە ئێوەی پێشاندا و ئەمەش دەنگدانەوەیەکی یەکجار گەورەی بە دوای خۆی داهێنا. ئەم شەو بە سەرپەرشتی هونەرمەندی دیاری هەرێمی کوردستان و کەسایەتی دیاری هەرێمی کوردستان فاخر هەریری لەگەڵ مەساری و لەگەڵ کاکەزانا و کاکە جێگر کەمپینێک بۆ مامۆستا سەباح ئەنجام دەدرێ کە هەموو هەوڵێک دەدرێ بۆ ئەوەی کە خانوویەک بۆ ئەم هونەرمەندە دیارە بیکڕن. لەسەر ئەو بابەتە دەمەوێت بچمە لای خۆیان و گفتوگویان لەگەڵ بکەم. سڵاوتان لێبێ دەمەوێت سەرەتا بچمە لای مامۆستا فاخیر و گفتوگۆ بکەین. مامۆستا فاخیر ئەم شەو چی دەکەم بۆ مامۆستا سەباح؟ والله ئەوی خوا ئینشاءالله ئەوی خوا پێخۆش ئینشاءالله ئەو شەو دەکەین و بەڕاستی کاک سەباح ئەستاهەلە ئەمن یەک لەوانم لە نزیکەوە بە دوادا چوو منەوە کرد و وەزعی زۆر خراپە و کەس تەوەقع ئەوەی نەدەکرێت و کابرا لەو ژیانەی بژی. خۆت پێش دەتزانی؟ نەمدەزانی زانا پێی گوتم دوایە کرد کە بە داچوونم کرد ئەو زەزانیم کە وەزعی کاک سەباحی زۆر وێرانە. هیوادارم هەرچی کووردە ئەو شەو جۆی لە من بی هەرچی مەردە هەمووی بێنە سەخت بە هەرچبی هەرچت لە دەست دێ ئەمە ئەو شۆی ئایبیلۆ دادەنین جێکەش دیاری دەکەین ئێرە کە ئەمە لێرە لایف دەکەینەوە بابێن چقەی ژیانی زۆر خەڵک ڕزگار کرا با ژیانی ئەو هونەرمەندە جوانەی هەولێرش ڕزگار کەین. ئەمن ئەو شۆی ئایبەکەی لۆ دادەنێم ئەوەی نامانگاتێ 0750 11 لۆ کاک سەباحی هەتا برێ کاک سەباح ئەستاهەلە پارەکەی بۆ ئەم FIB بنێرن بۆ ئەو FIB بنێرن لە پێش چاوی خەڵکیش لەسەر لایڤیش ئەمە تا تەسمیلی دەستی خۆی دەکەین. کاکفاخر دەتانەوێت چی بکەن ئەم شەو؟ واللهی ئەگەر خوا مەینی لەسەر بی ئینشاءالله بتوانین کوزەخانەیەکی لۆ بکڕین لە کۆرکرێتیاتی بکەینەوە ئەمەش ئیسراحەت دەکەین ئەویش ئیسراحەت دەکەن ماڵ و منداڵیش ئیسراحەت دەکەن. ئەو کاتێک کە چووی ژیانی مام سەباحت بینی خانووەکەی چۆن بوو؟ وڵا کاکە دەرگم ژانی کرد یعنی چ برێم هیچ وڵایەکم پێ ناگوتری وڵا ئاخیر دەرەجە وەزعی وێرانە ئاخیر دەرەجە هیوادارم خەڵکی خێرخواز بەس فکر مەکەنەوە بنێن ڕەمەزانان خێری دەکەین خێر هەر خێرە هەر وەختێکی خێر دەکەی هەر وەختێکی خێر دەکەی خێر لەگە خوای بزر نابی. با بچین لای مام سەباح و قسە بکەین. مام سەباح هەرچەندە لە راپۆرتێکی پایتەخت میدیا باسی بارودۆخی ژیانی خۆتت کرد ژیانت ئەودا قورس بوو کە بچیت کارتۆن کۆ بکەیتەوە؟ ئەرێ بەخوای هیچێک نما هیچ هونەری نما ئیشتەکە زۆر زەعیف بوو دوای ئەمەیان دەبن وەڵای 20,000 دانێ ینی ئەمەلەش دەوانێت زیاتر وەگریتن ئێچم کرد مەزبورم دەوتەمەنەش یعنی من 6 ماری شێستم ئیشیش کەم پێ نەکرا مەزبورم خوازێک ماتۆڕشید ئۆکڕیم و دەستم کرد بە ماتۆڕەکەشت بە خێرخوازی کرد نەمبوو ناوەڵا بە 12 ڕقەونی و خێرخوازێک لۆ کڕیم بەس گوتی داوممەدە خوا خێری بنووسی لەگەرم گۆشت ئەو دەستم بەوەی کرد و دەشگەران بەخوایەوە بەس ئەوانە هەموو بەس چاوی خۆت دەشگوتم نەمناسن جارە بەدەنگ ئەمیان دەناسیەوە دان ئەو کورمە وڵا دەگو حیفە ئێکاکە چ بکەم کاسبی خۆ عیبی تێدا نییە وێ یاننا دەمان بینی شەرمت دەکردەوە کە بیڵێ دەکەی وڵای حەز نەدەکرێت ئێستاش بەخوای زانا زۆر تەکلیفی لێکردم ینی زۆر یان وڵای یەک تقریباً 10 ڕۆژ لە دوومە و دووەرە کاکە شەرمەکە احتیاطی ینی ئیقناعی کردم خوا خێری ویش بنووسیتن. ئەرێ بەخوای چیت دەوێ و ئێستا مام فاخیر و کاکزانا و کاک جێگر و کاک مەساریش لەسەر خەتن و کەمێکی چ دەست بە کەمپینەکە دەکەن چ داواکاریکت لە خەڵکەیە؟ وڵی لە خەڵکو و لە حکوومەت و خانێکم لۆ بکەن لەو کرێسیاتی ڕزگارم بکەن ڕان کرێم پێ نادەوی والله ئێستا حالیان ئێستا بخوای 3 مانجش کرێم نەدایە 3 مانجی کرێت نەداوە پارەکەی؟ ئارێ وەخوای ئارێ والله
چەندە دەست دەکەوت لەم کۆکردنەوەی بەخوای بە سێ ڕۆژی ئەوجا 20,000 زیاتر تێنە دەپەڕی ئەرێ بە قوڕان منداڵەکانت داوای پاریان دەکرد ینی چیت دەکرد کە وڵای زرگم ژانی دەکرد نەدەتوانی پارەشان پێ بدەیت ناوە خۆڵە جاروایان دای ڕباچیان دەکرد یعنی گریانم لەیان داهات چ بکەم بەدەستم دەسەڵان نییە دەم خۆ ئەکەریمە ئینشاءڵڵە ئەم شەو دڵی تۆ و دڵی ئێمەش خۆش دەبێت ئینشاءڵڵە خواخیر هەمولایشی بنووس بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەم شەو کەمپینەکە دەکرێ بڕیاڕای پاشکەمێکی تر دەست پێ بکرێ هیوادارین ئەم شەو هەموو لایەک دڵی مامسەباح خۆش بکەین ساڵانێک خزمەتی ئێمەی دەکرد لە کاری هونەری و ئەو بابەتانەی کە دەمانبینی مامسەباح تێدا بەشدار دەبوو دڵمان خۆش دەبوو و سوودێکی یەکجار گەورەمان دەبینی لەم دراما و لەو کارانەی کە ئەنجامی دەدا ئێستا کەوتۆتە بارودۆخ و بژێوی ژیان زۆر بە ئەستەم پای دەکا کە لە ڕێگای کۆکردنەوەی کارتۆنەوە بژێوی ژیانی منداڵەکانی خۆی دابین دەکا کە دابین نابێ بۆیە ئەم شەو هەموو لایەک دەبێت هیممەت بکەین بۆ ئەوەی بتوانین خانوویەک هێلانەیەک بۆ مامۆستا سەباح دابین بکەین